دوای ڕووداوەکانی 16ی مانگ مامۆستایانی بەشی خوێندنی کوردی گەڕانەوە بۆ خوێندنگەکان و درێژیان بە پاراستنی خوێندن بە زمانی کوردیدا لە کەرکووک. بەڵام خۆیان دەڵێن پاداشمان ئەوە بوو کە بۆ وەرگرتنی ڕبعموچەکەمان ڕێگای دووری هەولێر بگرینە بەر. و لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر مامۆستایان ڕۆڵ و ئەرکی براپێشمەرگەکانمان دەبینن لە پارێزگاریکردن لە کوردستانی بوونی ئەم شارە و چاندنی عیشقی خاک و خۆشەویستی وڵات لە ناخ و دەرونی خوێندکاران و قوتابیاندا. بۆیە پێویستە حکومەتی هەرێمی کوردستان هەموو ڕێکارەکان بگرێتە بەر لە پێناو کار ئاسانی بۆ مامۆستایان و ئەم شێوازە لە دابشکردنی موچە بارگرانیەکی زۆری خستۆتە سەرشانی مامۆستایان بە تایبەتی لەم بارودۆخە تایبەتەدا. هەروەها داواکارین لە حکومەتی هەرێم لە داهاتوو ئەو پەڕی کار ئاسانی و هاوکاری مامۆستایان بکرێت لە پرۆسەی دابشکردنی موچە و هەموو هەوڵێک بدرێت بۆ ئەوەی بە شێوەی ڕابردوو دابش بکرێت. لە پای ئەوەی کە خۆڕاگر بوونە من هەستەکەم بڵێ ئەمە بابەتێکە تێکەڵ بە سیاست کراوە سیاسیانە یاخود دەتوانم بڵێم حزبیانە مامۆستایان بۆ خۆیان وای ئەخوێنەوە. ئێمەش هەر من بۆ خۆم وای ئەخوێنمەوە کە ئەمە سزادانی مامۆستایانە لە پای ئەو خۆڕاگریە دەبایە بە پێچەوانەوە کار ئاسانیان بۆ بکرایە و سوپاسنامە و دەستخۆشیان لێ بکرایە. ئەندامێکی سکرتارەتی یەکێتی مامۆستایان داوا دەکات پەروەردە و سیاست تێکەڵ بەیەک نەکرێت و موچەی مانگانەی مامۆستایانی کەرکووک بنێرێتە چەمچەماڵ. ئەم موچەیەش کە ئیمڕۆ ینی وای لێکە دێنەوەکەوە بارێکی سیاسیەکەوە ناڵێ بێتەوە لە چەمچەماڵ بە هیچ شێوێتر نایبیننکەوە بینێن بۆ چەمچەماڵ بۆ ناینێرن بۆ چەمچەماڵ موچەکانی چیتە ئەو بڕەپارێک کە تەحویلی ئێستا چەمچەماڵ خۆ وەکو بانکەکان تری هەرێمی کوردستان لەژێر کۆنتڕۆلی هەرێمی کوردستان هەیە. خۆ کەرکووک نییە بڵێ بارودۆخەکە بە هەر حاڵت بڵێ تەواو نیە ئەو بڕەپارێ ناتوان ئیمڕۆ بێنەوە کەرکووک ینی ئەکراتە سیلە بۆ مامۆستایانکە. بۆیە من دووبارە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە خودی وەزیری پەروەردە کە چاو بخشێنێتەوە بۆ ئەم مانگی داهاتوو ئەو مامۆستایانە زیاتر ئەزیەت نەدەن. ئەگەر بێت و زیاتر ئەم کارانە دووبارە بێتە هۆی ئەوەی کا بەڕاستی مامۆستایان نیگەران بن. مامۆستایانی کەرکووک دەبێت بۆ وەرگرتنی موچە چەکی موچە لە کەرکووکەوە بەرن بۆ هەولێر و ڕێگایەکی زیاتر لە 2.5 ساعت ببڕن. بۆیە داوا دەکەن مانگی داهاتوو موچەکانیان ڕەوانەی بانکی چەمچەماڵ بکرێت. کارۆن محەممەد، کورتساد نیوز، کەرکووک.